سلااوتان لێبێت لە سێرای سلێمانیەوە پێتان شاد دەبین. ئەمڕۆ لە خزمەتی سێ مامۆستای پێشەنگ و میوزیزانی ناوازە کە ساڵەها ساڵ خزمەتێکی زۆریان بە هونەر و وێژەی کوردی گەیاندووە. مامۆستایان بەخێر بێن. مامۆستانوەر لە ڕای بەڕێستارە دەست پێ دەکەم. وابزانم هاوتەمەنن، هاوپیشەن، هاوکەمانن، هاوشارن، کۆمەڵە هاوێکی دی وانە؟ وابزان مامۆستا بەڕێزت 46 هەڵەبجەی، مامۆستا 47 زرگوێزە، مامۆستاش 46 گۆیژێ ئێرە بەڵێ. مامۆستا ئەو هاوڕێتیە ساڵەها ساڵەوە بەردەوامیشە. فەرموو. پێگومان ئێمە سەرەتای گەنجیمانە یەکترمان ناناسی تا چوونە خانەی مامۆستایان لەوێ بەهۆی مۆسیقەوە توانیمان یەکتر بناسین و تعارف لەگەڵ یەکترا بکەین، خولیای ئامێری کەمان بگرینە سۆی خۆمان بەو شێوازێکەوە ئیتر بووین بە هاوڕێیەکی گیانی بە گیانی لەگەڵ یەکترە. هەتا دوای داوام بەبێ یەک نەمانەکرا، دایما پێکەوە بووین. یعنی بەڵام هەر شەوانمان کە چوونە ماڵەوە دوور بووین هەندێک جار ئەویش پرۆڤە و شتەکە بە ئەویش لە پرۆڤالێکا بووین، لە ڕەفاقەتی پیاسەکردنارێکا بووین، لە خۆشی و ناخۆشیمانە بە یەکەوە بووین، هەموو شتێکمان بەردەوامیش الحەمدوللا تا ئێستا. اینجاوەی کە خۆشە جێی خۆشیە زۆر هاوڕێتی هەیە ساردیەکەوێتە بینیان، بەڵام ئێمە قەت ڕۆژات ساردێکی نەکەوتۆتە بێت کە مۆسیقا لە بەینتانە وەخوای تر نەخۆشەویستیش وای کردووە لە بنیاوانمانە کەەوە دایمە هەواڵ یەکتر پرسین، یەکێکمان دیار نەبین ئەویتر هەواڵە پرسێ ئەویتر هەواڵە پرسێ ئاوها بەو شێوازە لەگەڵ یەکترا گونجاوین. دەستخۆش. مامۆستا خالید وابزانم بەڕێستان هەر تەڵەبەی مامۆستا ویلیەم یۆحەناش بوونە لەو فێرە مۆسیقا بووینە. بەڵێ فەرموو. سەرەتا لەگەڵ کاک فەرەنسیسی هاوڕێم کە چوینە قۆناغی ئەوەی ببین بە مامۆستا خانەی مامۆستایان لەوێ سێرمان کرد دەرسێکمان هەیە مۆسیقایە بەڵام بە زمانی عەرەبی. مامۆستا ئەو کاتە مامۆستا ویلیەمم لە نزیکەوە نەدی بوو، بەخۆی و کەمانەکەیەوە هاتە ژوورەوە، ئیتر لە نزیکەوە کەمانم بینی و لە نزیکەوە ئیتر خۆشی دەری هێنا و شەرحێکی ئالەتەکەی بۆ کردین و ئیتر دەستی کرد بە عەزفکردن. تر لەوێەوە ژووری مۆسیقاشە بوو کاگەنۆر و ئەوان مامۆستا جەمال شادان، مامۆستا حەمە حوسێین مەرحووم ئەوانە پێشتر لە ژوورەکات عەزفیانە کرد، دەرگاکان بۆ خۆیان داخستەمان، ئێمە لە پەنجەرەکەەوە سێرمانە کرد من و کاک فەرەنسیس. ئەیتر ئاوا لەوێەوە تەقریبەن مۆسیقا لایەن ئێمەوە دەستی پێ کرد. هەلوێرە. بەڵێ. مامۆستا فەرەنسیس چۆن بوو ئامێری کەمانتان هەڵبژارد؟ ئەوەی کە هەڵمامژارد؟ بەڵێ بەڵێ. وڵی کە ئەمە هەڵمامژارد تەبان بازشمان لەبەر چاو بوو، یەکێک لەوانە کەەوە کاک ئەنوەر چۆن لەوێ فێر بوو، عەسفە جوانەیە کرد و عەسفە باشەیە کرد، ئێمەش حەزمان دەکرد وەکو ئەو بین. یعنی ئەمە سەبەبی یەکەمی ئێمە کە بۆ کەمانچە فێربوون ئەوە بوو کەوا وەکو ئەنوەرمان کاک ئەنوەرمان لێبێت. ئیتر ئەسبابی زۆرە بۆ فێربوون و فێر نەبوون و ئەمانە، بەڵام ئێمە ئەوانەمان هەموو خستە ئەو لاوە و بە ڕۆحێکی چاکەوە هاتینە پێشەوە هەتا ئاخر مەرحەلە ئێمە ئەو هینەمان بەرنە. چکەمە ئەوڵ ساڵ کە چوونە ئەوێ کاک ئەنوەر لەوێ تەخەڕوجی کردبوو، ئەو لە سێ بوو کە ئێمە چوونە یەک ئیتر ئەو تەواو ڕۆی لێوە ڕۆی ساڵی بەیەکەوە بووین. بەڵام ئەتیباعی جوانی لاتان بەجێ، شتێکی جوانی کە ئەو عەزفەیوی طبعاً پاڵی پێوەنان یعنی بە بسنە کەمان. کاک ئەنوەر دەزانی چۆنە کاک ئەنوەر عەزفی کاک ئەنوەر ئێساش تەسیراتی خۆی هەیە، بازێ جار هێت یعنی تەسیرەتی ئەکا وەکو عەزف وەکو شت. ئێمە لەومان بینی ینی لە کەسمان نەبینی بوو کەوا فێری کەمانچە بوو بێت و بێ لەوێ شت لێبە. یەکەم کەس کاک ئەنوەر بوو. کاک ئەنوەر بزانم هەر خانەوادەکەتان
خۆیان پاڵپشتت بوون و خۆیان مەسەلەن خەڵکتان هەبوو پێشی بەڕێزت کە وڵام من بە حکمی لە خێزانکی ئاینی بووین بەڵێ بە مناڵی زۆر من هاتوچێ مزگەوتمە کرد لەگەڵ براکانمان من مناڵ بووم باوکم ئەمری خوای کرد زۆر بیرم نییە گۆری ڕۆشن بێت اینجاتر کە ڕۆشن بێ مناسباتی ئاینیە کرا لە مناسبەت ئاینەکان ئەمە مەولودی پێغەمبەر بوو درودی خوای لەسەر بێ ئەمە مانگی ڕەمەزان بوو ئەمە ڕۆژانی جومعە بوو ئەمە ئیجازەی فەقیهان بوو ئەم مناسباتانە کە ئەکرا دەمخۆشیانە هێنا لە دەرەوەی هەڵەبجە لە مزگەوتی پاشا یعنی بوو بنەم نیمچە کەرنەڤاڵێک بوو مناسبەتێکی خۆش یعنی شوانی جومعە مەسەلە کە سەڵایانە کرد من حەزمە کرد لە سایان بکەم و هەتا کردیان پیانتم سەڵاو بکە سەڵام کرد بەڵام کە سەلامە کرد چام پڕ بوو لە ئاو نەمەزانی بۆ چییە جۆش و خرۆشک نەوعی بوو لام چاوم پڕ بوو لە ئا لە خۆیەوە تر براکانم گرتیان بە باوەشە منیان ژیر کردەوە ئاوها تر مامۆستا ببوو بزانام دەف زیاتر باڵا بوو لەو مناسبەتی ئەوسا هەر دەف و نەقارە هەبوو نەقار و دەف و ئەوانە هەبوو اینجایتر لە خێزانی ئێمە خێزانکی ئاینی بووینەوە تاکو هاتم لە مەکتەبی فەیسەڵێ لەوێ سێم کرد سرود دەخوێن و ئەو شتانە خوێن و یەکەم ساڵ بوو مامۆستا میشتعین بوو لەوێ من لە تاقمی سووردا هەڵبژێرام نیوەڕوان بانیانە کردینەوە لە مەکتەب تەمیان پێکردین و خۆشحاڵ بووم بۆوانە ئەمە تۆزێ بێەوەی هەست بکەم بەخۆم نزیکی خسمە لە دنیای مۆسیقا و ئەو شتانە ینی هەتا لە سەڵفی چواری ابتیدایی بووم بیرمە ئەوەنە حەزم لەو شتانە بوو براکەی ترم کە لە کاتی گەورم بچووکتر بوو لە کولی شەریعی خوێن پیانویکی بچکۆلایی مناڵانی بۆ کڕیم ئاوازی ئەو سەردەمەم هەمووی پێ لێیە مثلا یا مەلیکەن فی الصباح وقد تجلى من سعود یا فەیسەڵی دووەم شاهی ناوجوان ئەمانم هەموو پیان عەجایب بۆ ئەنوە چۆن ئەم شتانە لی وەڵڵی نازانم خۆش چۆن بەهرێتر چۆن بۆمە هات نەمەزانی مەسەلەکە چی و چی نییە تر حاصل بۆ نوعی ڕۆژ من لە تاقمی سرودا بووم دەنگ گونجاو بوو بەیانیان ڕۆژی پێنجشەمان ڕیزیانە کردین بۆ تەحیەت العالەم و ئانەبانیانە کردین دەرەوە سرودی نیشتیمانیمان دە وەختە ساڵی مەسەلا 54 بەم لاوە مەلەکی زمانی بەڵێ زمانی مەلکی هەتا کەوتیشە زمانی جمهوری هەتا سەرتاکانی وابوو تە دوایە نەختێک منعکرا شتانە بە هەر حاڵ ئیتر بەو شێوازە کە هاتم لەناو خێزانی ئێمە خێزانێکی ڕۆشنبیر بوون بەڕاستی ینی کاکم تەشجیعیە کردم دایکم تەشجیعیە کردم تەسۆر کە بەو تەمەنی خۆیەوە کە ڕۆژە تەمرین نەکرا ڕۆڵێن بابیر نەچێتەوە تەمەینەکە بکە ئیزعاز نەدەبوون ئەو بیدایەتی کەمان شتیوان هەوڵجار ڕەنگە جارجار ئەیانوت لە بەتایبەتی ڕەمەزان هەستم بەوە کرد دوای پاشێ من نانووسمەوە تەمرینمە کرد اینجا ڕۆژێکیان براکانم وتیان ئەنوەر دە جووکە جووکەیە بەڵی خۆمان لێ ناکەوێت کاکی گەورم بە ڕەحمەت بێ خەبەری بێوتی ڕازیم نییە کەس لە ئیشی ئەنوەرە قسە بکە چۆنی پێخۆشە باوا بکە ئەو پاڵپشتێکی زۆر گەورە بوو بۆ من یعنی ئەو مشەجیعی یەکەمم بوو بە دەرەجەی یەکەم اینجا دایکم و براکانم دەست خۆش بی مامۆستا خالید تیپی مۆسیقای شۆڕش پێکەوە بوون زۆر کاری جوانیشتان کرد یەکێک لە بیرەوەرە جوانەکانمان کە شانازیشی پێوەکەین تیپی مۆسیقای شۆڕش بوو ئەو سەردەمە کە شاری سلێمانی وروژا و ساڵی 1974 خەڵک پەیوەندی بە شۆڕشەوە کرد ئێمە شۆکو تیپی مۆسیقای سلێمانی کۆبووینەوە هەر هەموو ئەندامەکان پێمان باش بوو ئێمەش بەشداری لەم شۆڕشی کووردا بکەین وەکو هونەرمەندان ئێمەش یەکەمان هەبێ لەوێ بۆیە بە ئامێرەکانمانەوە بە جیهازی تەسجیلکردنمانەوە پەیوەندیمان کرد بەو شۆڕشەوە هەتا دوای ماوەیەکی کورت کە لەوێ جێگیر بووین یەکەم ئاهەنگمان لە گەڵاڵە ئاهەنگێکی هەر ئێمە بووین ئەو کاتە تیپی مۆسیقای سلێمانی بووین جارێ باوەجی و هەولێر نەهێشتا نەهاتبوون ئەو ئاهەنگەمان لەوێ تەقدیم کرد لە شاری گەڵاڵە بەڵامی تر بەهۆی قەسفی تیارەوە بەهۆی ئەوەی کەوە جێگیر نەبووین ئێمەش وەکو هونەرمەندانە بۆایە شوێنەکەمان بەڕاستی شوێنێکی ئەمان بێت بۆ ئەوەی کەوا بتوانین عەزف بکەین و تەسجیلکەین بۆیە دێویشیان بۆ دۆزینەوە زۆر دوور بوو
بەڵام لاعینن کاتە شوێنێکی بوو ینی هەرچەنە دوور بوو بەڵام ئەمانێکی تیا بوو بۆ ئێمە چوینە ئەوێ تر لە ناوی دەیەکەت لە بیرە کاخان بەڵێ لەوێ ئیتر وردە وردە هونەرمەندان پەیوەندیان بە ئێمەوە کرد هاتن تر لە دۆک لە هەولێر لە کۆیە هاتن پەیوەندیان کرد ئیتر وردە وردە کۆبووینەوە ناوی تیپەکەمان گۆڕی بە ناوی تیپی مۆسیقای شۆڕش چونکە پەیوەندی بە شۆڕشەکەەوە هەبوو و ئێمە زیاتریش سرودە نیشتیمانەکانمان تۆمارە کرد ئەچیزێکی هەروە سادە و ساکار و بەسیط و مایکی بەسیط و ئەمانەمان هەبوو یەکی زاعاش هەبوو جاران دەنجی کوردستان دەنگی کوردستان بڵێ ئیتر تۆمارمانە کرد و بۆمان ڕەوانە کردن و ئەوانیش لە ئیزگەکە بڵاویانە کردەوە کە شاکاری زۆر جوانتان تۆمار کردی بەڵێ شی زۆر جوان تەقدیم کرا لەو فترەیە شی ئاوازی جوان جوان جارێ زۆربەی سرودە کوردیەکان کۆنەکانمان دووبارە کردەوە و پێشەکی مۆسیقای باش و هەر دەنگی شەر خۆمان بووین کۆرس خۆمان بووین هەش بووین بە کۆرسیش و عەسفیشمان نەکرد لەگەڵیا ئەو شتە جوان جوانانە تۆمار کرا لەو سەردەما مامۆستا فرانسیس بەڕێزت لەگە کاک خالید پێکەوە پرۆڤە و شتیواتان دەکرد یەکەم جار کە چوونە سەر شانۆ لە بیرتە پێکەوە سەر تەختی شانۆ ساڵی چەند بوو یەکیشان ساڵی 1966 بوو کە تا ئەو کاتە ناوی تیپی مۆسیقای سلێمانی بە ڕەسمی ناومان لێ نەنابوو بەڵێ خەسەخانەیەکی لێرە لای مەکتەبی غازی کۆن ئەگەر تۆ شارەزای مەکتەبی ئەوێ لەوێ قاعەیەکی لێ بوو وەرمانگرتوو بۆ تەمرینی خۆمان بۆ پرۆڤەی خۆمان ئیتر وەختێکمان زانی دکتۆرە ئەو دیوی خەسەخانە بوو دکتۆری ئەو دیو هات بۆ لای ئێمە تێمەژوتمان خۆچی خۆماوی دکتۆر بووێ وتی وەڵی من زۆرم پێخۆشە کە ئێوە هاتوون ئەم شتاکەن لێرە و زۆرم پێخۆشە و منیش اختراحێکمەیە گەر بە قسەمەکەن نەخۆشمان هەیە و شتمان هەیە ئەگەر حەفلەیەکی بچووشیان بۆ بکەین بە ناوی هەمومانەوە ئەڵێن چی وەڵای تر ئێمەش وتمان خەسیەکە باش شتێکی چاکە وەڵای تر ئەوە فترێک پرۆڤەمان کرد و لە حەوشەی خەسەخانەکە لەوێت پێشکەشمان کرد ئیتر هەر نەخۆش و جارو نەیەتوانی بە لە قالایانێنا لەوێدایانەنا ئیتر ینی جمهورێکی چاک کۆبووە لەوێ ئێمە لەوێ ئەوەڵ حەفلەمان کرد تەقریبەن سەرکەوتوو بووین ینی بەباشی ئیتر لەوە تەجێ بووین کە ئێمە باش ئێمە کە ئەتوانین شتێکی وا بکەین لە ناو خەڵکە و لە ناو جمهورە بۆ خۆمان نەچینە ناو جمهورە و بە ناوێکی کەەوە بە شتانە ینی نەخۆشەکان ڕایان لێ بوو تەندروستەکانەکەی هاویان بە دڵیان بوو ئیتر ئەوە بوو ئەوە ئەوڵ خۆشترین شت ئەو بوو ئاهەنگەی کە کاک فەرەنسیس باسی کرد لەو خەسەخانەیە یەکێک لە گۆرانیەکانمان گۆرانی هندی بوو غەریبە ئێستا سنگام بوو ئەو کاتە فلیمی سنگام زۆر باو بوو جا ئەو گۆرانیە کوڕێک هات وتی وەڵام منەوە گۆرانی ئەوم لەبەرە ئەوتمان قەیچەکە وەڵا مۆسیقا شتەکەیمان لیا و دەست پێ ینی مادەیەکمان هندی بوو عەرەبیشی تیا بوو مامۆستا بەڕێز لەگەڵیان بووی بەڵێ ئەم پرۆڤەی پێکردین کاگەنوەر پرۆڤەی ئەوەی عەرەبیەکەی چ بوو مامۆستا دلع يا عروس دلع يا عروسة على وش المية ونيا نازم اخوات دلع يا عروس نازم وعروستك نايلون چی شتێکی وایە ئەوە کچەکەی سیستەر خاتون بە ڕەحمەت وێ يعني ئافرەتێکیش گۆرانی گوت بەڵێ مناڵ بوو يعني ئەوە یەکەم کۆنسرتە خوشک و برایەک بوون بەڵێ ئەم دەوری بڵێن کوڕەکەی بێ ئەو دەوری کچەکەی بینی ئاوە يعني یەکەم کۆنسرتان کە گەنج بووینە مەسەن بەو شێوەی گۆرانی هندی و عەرەبی و بەڕاستی هەتا جووقی کەرکووک شاتون ئەوەن شتی خۆیان لێە تورکمانی لەنە جووقی بەعسکەری بەڵێ مەجموعەیەکی زۆر بوون لە تەنی مەسرحەکەەوە دانیشتبوون جێگەیان نەبوو لەسەر مەسرحەکە
ئەوان جارجار بەعزش بەزیوان بڕێک ئەوە دەنجی بەرزنی ئەو ئامێرەکانە وڵی ئیتر خۆش هاتە جوچی خەڵک نەخۆشەکە کانێریان بۆرس کرد و هاوارەکە کە گوێ لە مۆسیقەیە کرد جارجار بێ دەگە بوو جەوەکە خۆ مامۆستا پاشوە چوونە مەسەن ئاهەنگ وشتی گەورەتر وەنیە مامۆستا مەسەن لەسەر ئاستی عێراق دائیمەن تیپ مۆسیقای سلێمانی لە باڵایەکانی بەدەستێن بڵێ تەوان تیپی شۆڕش ساڵێک بەردەوام بوو چکە بۆنی هەرسی شۆڕشەوەی تر ئێمەش هاتینەوە بۆ وڵات و بەڵام تیپی مۆسیقای سلێمانیمان هەبوو ئێمە لە ساڵی 1960ەوە دامن مەزرا بۆ ناوەکە لە کاتێکا فرقەی فنونی شعبی بەغا هاتن بۆ ئێرە بە سەرپەرشتی هونەرمەندی خوا لە خۆش و حەقی شبلی پیانۆ عەمیدی مەسرحی عێراقی ڕۆژێک داوام لێ کردوتم ئوستاز ئێمە شەتوانین بەشدار بین لە چالاکیانی ئێوە وەختێکوان وتی زۆرم پێخۆشە لە دوای من ڕاستەکەی سڵمە کردوتم تۆ بڵێ بە برادران پیان بڵێم ڕازی نەبنیاوە کە باسمان کرد مداوەلەمان کرد لەسەریا بنی ژماع ڕێئیمان ناکەوە بەشدار بین اینجا وەڵا چارێکی 20 دقیقیان ناینێ ئێمەش بەرنامەیەکمان بۆ وەختە هەڵبژات سایەکێک لەو گۆرانیانەی کەوا حەسەن زیرەکە وڵاتەوە خێ لەو باڵایە مۆسیقێکی ئەرمەنی بوو ئێمە لەوێ تەقدیممان کرد زۆر ئیقباڵێکی زۆر لەسەر ئێمە هەبوو تەنانەتێک لە ئەندامەنی گروپەکە لەگەڵ ئێمە بە کوردی گۆرانی و گیان ئەزیزەکە بخۆی هەرچەند کوردیش بوو جعفەر حەسەن بەڵێ ئیتر ئەوە دەنگانوویکی باشی هەبوو بۆ ئێمە تروای لێکردین لە ناو شای سێمانی بە تەواتی بناسرین و ئەو ناسینە ژوای لێکردین کەەوە هەنگاو بنین بەرەو شارەکانی کە بەڵە شارەکانی کە بۆ بەغا و بۆ هەولێر و بۆ ئەملاولا بڵێ مامۆستا خالید یەکەم زار کەمانت گرت دەستت دایە کەمان ئەو شعورم لەوە بجێڕەوە ئەوڵ کەمان کە گرتم بە دەستمەوە برای کاک فەرەنسیس مەرحوم فەریدی ناو بوو ئەوش خۆشی عازف کەمانێکی باش بوو چوو بۆ بەغا جاران لە سلێمانی ئەم ئامێرانە نەبوو ئەیتر وتمان دوو ئامێرمان بۆ بێنە کەمان ئەو کاتەیەکی 10 دیناری سویسری مەبلەغ بوو مەبلەغە مەعاشەکە دوو کەمانی بۆ هێنای تر سەرەتا لەوەوە دەستمان پێ کرد مامۆسا ویلیەم ڕۆشت بوو ئەو کاتە ساڵی دووەم مامۆسا حازم حەداد یادی بەخێر لێسا لە ئەمریکاژی عازفی عود بوو بەڵام عازفێکی زۆر ممتاز بوو باسی نۆتە و ئەم شتانەی نێزانی ئەیتر ناچار بووین هەر لە دەرگای ماڵی مامۆسا ویلیەممانە کاگەنوەر زۆر جارە چوین بۆ کەرکووک بۆ لای مەرحوم شەوکەت ڕەشی یعنی پەلەقاژەمانە کرد بۆ ئەوەی کەوا شتێ فێر بین زیاتر معلومات تا وردە وردەیتر کولی هاوینێکیش لە نەشاتی مەدرەسی خولی فێربوون و بەقووەتبوون و عەزفکردن ئەکرایەوە زیاتر کاگەنوەر و مامۆسا ویلیەم سەرپەرشتیانە کرد لەوێ ئیتر کۆ بووینەوە تەمرینمانە کرد وردە وردە ئەندامانی کەش هاتن بۆ لامان کە بیستیان وە هەیە تقریبەن ژمارەمان زۆر بوو ئیتر ئەوە بوو سەرەتای بیرکردنەوەمان بوو کە تیپی مۆسیقای سلێمانی بە شێوەیەکی فەرمی ئیجازە وەرگرین و ئیجازەکەمان بۆ هاتەوە و لە بیناکەی تۆفیق عەزاز ئێستا شەرشۆنەکەمان ماوە و ژوورەکانمان ماوە ستۆدیۆکەمان ماوە کە دروستمان کردووە و زۆربەی بەرهەمە جوانەکانی تیپی مۆسیقای سلێمانی لەوێ تۆمار کراوە لەو باڵەخانە هەرۆڵە باشە دەست کاگەنوەری زیاتر سەرپەرشتی تۆمارکردنەکەیە کرد و تۆماریە کرد دەست خۆش مامۆستا فرانسیس وابزانم بۆ حەسەن زیرەکی عەزفتان کردێ لەگەر مامۆستا خالید بڵێ وەڵا جارێک کاگەنوەر بانگی کردی وتیان وەرن کە حەسەن زیرەک هاتووە شەوێک لەگەڵمان نابێ بڵێ ئیترمیش وتم کاگەنوەر ئێمە بەیانیم باشەرەمان هەیە بێ بچین بۆ چوارخۆڕنە لەوێ مامۆستاین وتی قەیناکە گوێمەرە ئەم بەیانی گوێمەرە بە ڕۆژێکی هەرەوە ئیتر ئەو ڕۆژە چوین ئەو حەفلەیەمان کرد ئەوەی کە حەسەن زیرەک ئیتر حەفلەیەکی سەرکەوتوو بوو ئیتر حەفلەکانی ساڵی چەند بوو مامۆستا ساڵی 67 بەڵێ
هل لێرە لە سلێمانی مەسەن بەڵێ بۆ لە بەڵێ. سلێمانی لە لە ماڵی ئەمینی دەڕابە لەوێ بوو هاتوو بۆ ئەوێ بەهۆی ڕادیۆی کرماشانەوە ئەو بەرهەمە جوانانەی میرزادە و ئەوانە کە بۆیان کردبوو پرۆڤەمان خۆمان لەسەر کردبوو بۆیە زۆر کێشەمان نەبوو لەگەڵ حەسەن زیرەکە کە پرۆڤەیەکمانە کرد و تۆمارە کرا لەوێ گۆرانیەکەی. جێکەکانمان زیاتر لە ماڵان بوو وەختە سەر شانۆ نەبوو لە ماڵان بوو مەمنوع بوو تقریبا وەکو مەمنوع حەز هەبوو لە تەجەموعیا کۆبوونەوەی گشتی ئەوانە مەجبور لە ماڵانە زۆر جا بە دزیشەوەمان کردی ئەو شتانە. مامۆستا خالیت چی یادگاریەکی جوان و خۆشت لەبیرە لە ئەوەندە ساڵەی کە پێ یادگاری زۆرمان هەیە لەگەڵ ئەم فترەیەکەوە خەریکی مۆسیقا بووین ئێمە گەنج بووین ئەو کاتە تەمەنمان 18 ساڵ بوو. ئەو کاتە شعورێکی زۆر جوانمان هەبوو کە بۆچی بچین ئێمە لە چایخانە دانیشین و تاوڵ و دۆمینە بکەین بۆ کۆنەبینەوە ئێمە وەکو وڵاتانی کە وەکو میلەتانی دنیا بەرهەممان هەبێ و مۆسیقا و گۆرانیمان هەبێ. ئیتر کۆ بووینەوە بە حەقیقەت جا خۆشترین کاتمان ئەوە بوو کە پرۆڤەمانە کرد هیلاک بووین ئاهاتینە دەرەوە کاگەنوەر و کاک فەرەنسیس و من و یەکدوانێککە با بڕین بۆ پیاسە بەرەو گردەکەی عەلی ناجی تر بە پیاسا ڕۆشین بۆ ئەو گردە لەوێ ئەماینەوە ئیسراحەتی چی خۆش کە هیلاک بووین بە تەمرینکردن و ئەمانەوە لەوێدا ئەنیشتین ئەو چایەمانە خواردەوە لێ وردە مەلیک وەشی گوتی زۆر خۆش بوو لامان. مامۆستا فڕەنسیس ئەو برادەراتیە دێرینەتان چۆن گزارشتی لێ دەکەی؟ ئەسەمە لە کێکەوە مەسەلە بڵێن برادرین لە 63ەوە من و کاگەنوەر لە 63 بەس من و کاخالید لە 56 57ەوە هەر لە ابتیدایە و بەیەکەوە بووین هەر لە گەڕەکێکیش بووین لەبەرەوە ئەوەی من و کاخالید پێناسە ناکرێ وەکو ڕەفاقەتی تر. دەستخۆش مامۆستا خالید بەڕێزت ئەو هاوڕێتیە چۆن گزارشتی لێ دەکەی بە یەک دووشە؟ هاوڕێتی ئێمە چونکە مۆسیقا بەستبوونی بەیەکەوە و حەزمان لە ژەنینی بەڕاستی مۆسیقا ئاکرد ئیتر خۆشەویستیەک دروست بوو لە بینمانە بەڵێ کێشەش دروستە بوو لە ناومانە ناڵێن هەموو شتێکەر بەڵام لە عینەن کاتە مۆسیقاکە هۆکارێکی زۆر گرنگ بوو بۆ ئێمە کە خۆشی و چێژێکی تایبەتیمان لێ ئەبینی کە کۆ ئەبووینەوە و دائنیشتین و مناقەشەی بەرهەمێکمانە کرد کە چی بکەین کامە جوانترە کامە باشترە کامە ڕەسەنترە کە ئێمە ئامادەیکەین و تۆماری بکەین بڕوا بکە جاری وا هەبوو بۆ بەرهەمێک چەندەها ڕۆژ ئێمە بەیەکەوە ئەمە کۆی کردوینەتەوە جا خۆشترین کاتیش کە لە بیرمان ناچێتەوە زۆر جار بانگی مزگەوتی گەورە چونکە نزیک بوو لامانەوە ئێوارانی نوێژی بڵین مەغریب و عیشا هەرە ماینەوە ئێمە خەری بووین ئامێرەکانمان دانا جۆمان لە بانگەکە ئەگەر تا تەواو بوو دەستمان پێکردەوە دووبارە دەستان پێێتەوە دەستخۆش کاکات مامۆستا نوەر بەرەو کۆتایی بەرنمەیەکە دەڕۆین تۆ بەڕێزت ئەو برادەرەتیە جوانەی چۆن وەسف دەکەی؟ ئێمە وەکو تاکژەنی خۆمان هەوڵجار شتێک نەبوو بڵین وەڵا ببین بەو نوعشتەیە ئللا لە حاڵاتێکەوە هاتە پێشۆکە پەنجەمان تۆزی ئامریکایی گرت و هەندێک ئاوازمان لێە بەڵام ئاوازەکان زیاتر ئاوازی عەرەبی بوون کەرێمانان پاشەوە هۆشمان هاتەوە ئێمە کوردین تاکە ئێمە ئاوازە عەرەبێرین ئەوە بوو وردەوردە ڕوومان کردە فۆلکلۆر ڕوومان کردە ئەو شتانی کەوا مەئلوف و لێدا و دەمی خەڵکە بەڵام بە شێوەیەکی سەرنج ڕاکێش تەقدیمی خەڵکەکەمانە کرد. دەردی کاک خالید و کاک فەرەنسیوتیان ڕەنگە لە ئینفعالی ئیشکردنا بەعزە جا ئینسان توەڕێبێت و حاڵەت دروست بێتەوە بەڵام ئەوسری ڕئیسی کە هەمویانی ئاشتیا کرد هەمویانی ئاشتا کردەوە هونەرەکە بوو مۆسیقەکە بوو ئەوە بوو لە پێناوی مۆسیقا چونکە هەموو هەدەفێکمان هەبوو هەموو بە یەک تێڕوانانی سێرمانە کرد ئەبێ مۆسیقای کوردی بین بە جوچکەی خەڵکە و خەڵک وا لێ بکەین گوێ لە مۆسیقای کوردی بگرێ گوێ لە میلۆدی کوردی بگرێ گوێ لە فۆلکلۆری کوردی بگرێ بەڵێ خۆمان لە سەرەتا بە مۆسیقای عەرەبیوانە ڕاهێنە بەڵام ئەوە زیاتر بۆ تەمیکردن بوو خەممان مۆسیقای کوردی بووە
دایمە لە منافەسا بووین لەوەی کەوا لەگەڵ عەربەکانە ئێمە بە دەرەجە دووهەم سێر نەکەن بە دەرەجەکەم دایمە سێکەن بۆیە لە زۆربەی فێستیڤاڵەکان چ لە چالێکی قوتابخانەکان چ لە زانکۆ چ تیپی سێمانی بەشدار بۆیە دایمە لە سەدارەتا بووین لە پلی پێشەوە. دەست خۆشی مامۆستا. زۆر سوپاسان دەکەم بینەرانی عزیز، بێگومان هاوڕێیەتیەک بنەمای مۆسیقا بێ و بنەمای میوزیک و ڕوحە جوانە بێ دەنجی نەشاس قبول ناکە. بەختەوەر بن.